الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد دائما أبدا بدوام ملك الله، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای گەورە لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بێ و عاقیبەتمان بەخێر بگێڕێ، حوسنی خاتیمان پێ بەخشێت. خوای تبارك وتعالى لقرآن أفرميت: أعوذ بالله من الشيطان الرجيم حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. سورة بقرة آية 238. خوای تبارك وتعالى ئەمرەکە بەسەر مسلمانانە کە پارێزگاری لە نوێژەکانیان بکەن، نوێژە فەرزەکان، ئەوانەی کەوا خوا فەرزی کردووە لەسەر ئومەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم. پاراستنی نوێژەکان بەردەوامبوون لەسەری ئیستیقامە، بەڕێک و پێکیکردن و ئەنجامدانی بە دەستنوێژی جوان و پاکەوە، بە جلوبەرگی ڕێک و پێکەوە لە شوێنی پاکە، بە شەرت و ڕوکن و مەرجەوە. هەر کەسێک بەو شێوازە جێبەجێکە مانای وایە محافەزەی کردو و پاراستوویەتی، ئەبێتە نور و نەجات بۆی لە قەبر و قیامەتە. مەبەستەکە لەیرا ئەوەیە خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێت ئێوە محافەزەی نوێژەکانتان بکەن و بیپارێزن، بە تایبەت والصلاة الوسطى، نوێژی بەیانی لەگەڵ نوێژی عەسرە، کە زانایان ئەفەرمون مەبەست بە سەڵاتی وستا نوێژی بەیانی و نوێژی عەسرە. هەندێکیان ئەفەرمون بەس نوێژی بەیانیە، چونکە نوێژی بەیانی ئەنجامدانی ناڕەحەتە و مسلمان و ئیمانداری تۆکمە و بەقووەت و ئیمانی بەهێزیەوێ کە لەو خەوە ڕاپەڕێ بەرەو مزگەوت بڕۆ ئەنجامیدا، یا لە ماڵا هەستێ و ئەنجامیدا دەستکا بە مناجات و دوعا و نەخەوێتەوە هەتا شروق و گزنگ. اینجا خوای تەبارەک وتەعالە فەرمێت: وەقوموا لله قانتین، کە ڕاوەستان لە حوزوری پەروەردگارە ئەبێ بەڕاستی زۆر بە خوشوعەوە ڕاوەستن، یعنی خاشعین صامتین، بێدەنگ بن، سەلام و کەلام لە یەکتری نەکەن، جوابی سەلام و کەلام نەدەنەوە، شت نەخۆن لە ناو نوێژە، و هەروەها حەرەکات و سەکەنات نەکەن. خەڵکی وا هەیە نوێژەکە لەوەچێت 10 جار دەست بە ڕیشیا بێنێ، 10 جار خۆی بخورێنێت، 10 حەرەکە زیاتر بکات، نوێژی پێ بەتاڵە بێتەوە، چونکە خوشوعی تیادا نەماوە. بۆیە خواوێ وەقوموا لله قانتین. ئەصحابی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم ئەفەرمێت کاتێکم ئاەتە پێشەوەی ئاەتە دابەزێمە لە ناو نوێژە، دەم بە تەقەمانەکە قسەیشمانە کرد و وەڵامی سەلامی یەکتریمانە داوە جار جار. بەڵام کە ئەم ئاەتە هاتە خوارەوە هیچ مەجالێکی تیا نێشت، کەواتە تۆ کە نوێژ ئەکەی الصلاة معراج المؤمن، نوێژ بۆ مسلمان میعراج و ئیسرا و میعراجی تۆیە لە حوزوری پەروەردگارە، بۆیە بێت زۆر ئاگا لە نوێژەکەوە بێ. بۆیە خوافن وحافظوا على الصلاوات، بپارێزن نوێژەکانتان، ئاگا لە دەست نوێژەکەو بێ، ئاگاو لە شەرت و مەرج و ڕوکنی دەست نوێژ و نوێژ بێ، ئاگاو لەو شتانە بێ نوێژ بەتاڵەکاتەوە. خۆشەویستان، جا مەبەستمان لەم وتارە نوێژی بەیانیە. مسلمانان لە نوێژی بەیانیە زۆر سست و لاوازن، زۆر داماون. پێویستە بکەوینە خۆمان نوێژی بەیانی ئەو فەزڵە گەورەی هەیە کە خوا بە تایبەت ئەفەرمێ بیپارێزن، ئاگاتان لێ بێ، نوێژەکانتان نەچێ بە تایبەت نوێژی بەیانی.
لەبارەی فەزڵ و گەورەی نوێژی بەیانیەوە. لەسەر نوێژ زۆر وارد وەلایەت و حەدیث، بەس لەسەر نوێژی بەیانی زۆر حەدیث وارد بووە، زۆر ئەسەر وارد بووە. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێت، حەزەتی ئەنەس لە پێغەمبەرەوەمان باسەکات، حەدیثێکە ئیمامی بەیهەقی ڕیوایەتی کردووە، والبەیهەقی و لا یەڕی مەوضوعات. ئیمامی بەیهەقی بەوە مەشهوورە ناو محەدیثینا قەت مەوضوعاتی ڕیوایەت نەکردووە. ئەفەرمێت: من واظب على الصلوات المكتوبة 40 ليلة لا تفته ركعة كتب الله له بها براءتين، براءة من النار وبراءة من النفاق. ئەفەرمێت هەر کەسێک 40 ڕۆژ لەسەر یەک نوێژەکانی ڕێک و پێک ئەنجام با بە جەماعەت لە کاتی خۆیان لەگەڵ تەکبیرەی ئەوڵی ئیمامە کە دایەبەسێت، خوای تەبارەک و تەعالا دوو دانە بەراعەتی پێبەخشێت. یەکەم بەراعەتیان بەراعەتێک لە ئاگر، دووهەمیان بەڕاستی لە نیفاق، لە دووڕوویی، چونکە دووڕووەکان عەزاب و سزایان قورسترە لە کافرەکان لای پەروەردگار. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کەسێک بیزانێ بە دووڕووی مردووە نوێژی لەسەر نەیەکرد. منافق في الدرك الأسفل من النار. جا تۆ بەو 40 ڕۆژە بەردەوام بوون لەسەر نوێژەکانت بەڕێک و پێکی، خوای تەبارەک و تەعالا ئەتپارێزێ لە نیفاق و لە دووڕوویی. و هەروەها پێغەمبەری نازدارە فەرمێت هەر کەسێک نوێژی بەیانی بکە بەڕێک و پێکی و ئەنجامیدا لە زیممەی پەروەردگارایە، لە دنیا و لە قیامەتە لە زیممەی پەروەردگارایە. من صلى الصبح فهو في ذمة الله. ئەوەی نوێژی بەیانی بکە بەڕێک و پێکی ئەنجامی بە جەماعەت لە مزگەوت، هاتن بۆ مزگەوت، بەڕاستی ئەوە لە زیممەی پەروەردگارایە. خۆشەویستان، و هەروەها پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت هەر کەسێک نوێژی بەیانی ئەنجام با بە دەستنوێژێکی پاک و ڕێک و پێکەوە و زکری خوا بکە و هەستێ بۆ ئەو نوێژە ئامادەگەری هەبێ، ئەوە خوای تەبارەک و تەعالا لە فرت و فێڵی شەیتانی پارێزێ. چونکە شەیتان هەمیشە دوژمنی سەرەکیە بۆ ئومەتی پێغەمبەری نازدار، بۆ مرۆڤایەتی. خوای تەبارەک و تەعالا فاتەخیذوه عەدووە، شەیتان دوژمنتانە. پێغەمبەری خوا کە ئینسان کە خەوت، شەیتان 3 دانە گرێ لە پشتەمەلیەدا. ئەم گریانە بە چی ئەکرێتەوە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێکەوە نوێژی بەیانی و بانگی بەیانی و سەڵاتی فەجرە، لەو کاتا کە تۆ هەڵەسی ذکری خواکەی، ئەڵێ الحەمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور، لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ئەم ذکرەکەی هەڵەسی گرێکیان ئەکرێتەوە، دەست نوێژت گرێتریان ئەکرێتەوە، نوێژەکەت ئەنجامدا گرێی سێم ئەکرێتەوە. کەواتە بە نوێژی بەیانی تۆ ڕزگارتە بێ لە فرت و فێڵی شەیتان و ئەو گرێ و عوقدانەی شەیتان داوەتی لە پشتەمەلێ. و هەروەها نوێژی بەیانی دەفعی تەمەڵی و خاو خلیچیە کات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هۆکارە بۆ فراوانی دڵ. الصلاة نور، النور في القلب. بەڕاستی نوێژ نورە، منەویری قەلبە، ڕووناکی و چرا و سیراجی دڵە. خۆشەویستان، بە تایبەت نوێژی بەیانی و هەروەها یەکێتر لە فەزڵ و گەورەی نوێژی بەیانی کە زۆرێکمان بێخەمین لێی، تا بەیانی ئامادەین دانیشین بە دیاری ئەنتەرنێت و فەیسبووک و دەمەتەقە و قسەی دنیاییەوە، هیچ خەمێکی نوێژی بەیانیمان نییە. بۆ معلوماتان پێغەمبەری خوا قورسترین نوێژ لەسەر منافق و دووڕووەکان نوێژی بەیانی و ئیشایە. إن أثقل الصلاة على المنافقين
صلاة العشاء وصلاة الفجر ولو يعلمون ما فيهما لأتوهما ولو حبوا. پێغەمبەری خوا فەرمێت قورسترین نوێژ گرانترین نوێژ لەسەر منافق نوێژی بەیانی نوێژی عیشایە. ئەگەر ئەتانزانی ئەو خێر و بەرەکەتە لە نوێژی بەیانیا هەیە، ئەو هەموو فەزڵ و گەورەیە، ئەو هەموو ڕەحەماتی پەروەردگارە، ئەو هەموو بەرەکاتە، بەڕاستی ئەگەر بەس نەخشەیش بوایە ئاهاتن خۆتان گەیاندە مزگەوت و نوێژی بەیانیتان بە جەماعەتە کرد. خۆشەویستان، کاتی بەیانی و فەجری سادق و نوێژی بەیانی ئەو کاتە پیرۆزەیە کەوا مەلایکەکانی شەو کە ئەڕۆنەوە بۆ حوزوری پەروەردگار مەلەفی ئەعمالی عەبدەکان بەرزەکەنەوە و هەروەها نوێژی عەسریش بە هەمان شێوە کە ئەڕۆنەوە ئەم دوو تاقم مەلائیکە تاقمی ئێواران کە ئەڕۆنەوە خوای تەبارەک و تەعالا ئەعلەمە بە حاڵی عەبدەکانی بە فریشتەکانی ئەفەرمێت عەبدەکانی منتان چۆن جێهێشت؟ ئەفەرموون پەروەردگارە لە ناو نوێژا بوون، لە سوجدا بوون، لە مناجاتی توا بوون بە جێمانێشتن. اینجا بۆ نوێژی بەیانیش ئەفەرمێت بە فریشتەکانی شەو کە تا بەیان و فەجری سادق ئامادەن و مەلەفەکان کۆکەنەوە ڕۆنە سەرەوە بۆ حوزوری پەروەردگار. پەروەردگارە فەرمێت عەبدەکانی منتان چۆن بەجێهێشت؟ ئەفەرموون پەروەردگارە لە ذکر و لە یادی تۆ و مناجات و سوجدەی توا بوو لە ناو نوێژا بە جێمانێشتن. کەواتە کاتی نوێژی بەیانی ئەو کاتە پیرۆزەیە کە من و تۆ لە دەستی ئەدەین کە کاتی بەرزبوونەوەی کردەوەکان و هەروەها دوعا و نزای فریشتەکانە بۆت تۆ غافڵی لێیت، ئاگای لێی نییە. و هەروەها ئینسان کە نوێژی بەیانی کرد بەڕاستی وا ئیمانێکی تۆکمە و بەقوەتی بۆ دروستە لە گوناه و تاوان نەکا، واز لە گوناه و تاوان بێنێ. إن الصلاة وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئەوەیە لە گوناه بتگەڕێنێتەوە. خوا ئەمە نوێژ بکەوەی کە گوناه نەکەی، تاوان نەکەی، حرام نەخۆی، غەش نەکەی، لەگەڵ زاڵمان نەبی، دەنگ بە زاڵم نەدەی، دەنگ بە ستەمکار نەدەی، چەپڵە بۆ زاڵم لێ نەدەی. کە نوێژی بەیانیت کرد ئیمان و عەقیدەیەک بۆ دروستە بێ، باوەڕێکت بۆ دروستە بێ کە بەڕاستی حەڵال خۆر بی، حرام خۆر نەبی، ستەمکار نەبی و پشتیوانی زاڵم نەبی، غەشباز و درۆزن و کەزاب نەبی، فاجیر و فاسق نەبی، پیاوێ ساڵە و خواناز بی. خۆشەویستان، و هەروەها لەبارەی گەورەی نوێژی بەیانیەوە بۆ دنیا و بە قیامەت نوێژی بەیانی خێر و بەرەکەتێکی زۆری تایە بۆ ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوامێ هەر کەسێک بە بەردەوامی نوێژی بەیانیان کا بە جەماعەت دڵنیابن کە لیقای خوا و بینینی خوا لە باشتا یەکێکە لە لەززەتە خۆشەکانی عەبدەکانی پەروەردگار ئەوەی کە بە بەردەوامی نوێژی بەیانی بکا بەڕێک و پێی ئەنجامیدا، ئەوە بەڕاستی لە قیامەتە خوای تەبارەک و تەعالا بە لیقای خۆی شادیەکە. چونکە پێغەمبەری خوا لە حەدیثێکی مفەسەلە ئەفەرمێت حەزەتی جريري كري عبد الله فرميت بيغمبري خوامي كنا عند النبي صلى الله عليه وسلم إذ نظر إلى القمر ليلة البدر فقال أما إنكم سترون ربكم كما ترون هذا. حديثك مفصلة حضرت جرير فرميت بيغمبري خواه فرمي يعني شنو لقصبتيا فرمي أو مانجا أبينن مانجي شوارده ما بلا قربان فرمي أو مانجا شون آوابين لقيامة أخواي خوتان آوابينن نەک بە جسم و هەیکەل و شەبعی بۆ بڕیاردن. خوای گەورە نە جسمە نە هەیکەلە، لله المەثل الأعلى. خوا دەست و قاچی نییە هەندێک دەست و قاچی بۆ بڕیاردەن ئەڵێن دانیشتەوە سەر عەجزە کورسیەکەی نەعوذ بالله. لەیسە کەمیسلی شەیئون. ئەو بینینی خوا و تەجەلیاتی خوا چۆنە لە قیامەتدا نازانین، بەڵام پێغەمبەرم ئەیبینن خوای خۆتان ئەبینن. جا لە ئاخری حەدیثەکە فەرمێت یەکێک لەو شتانەی هۆکاری بینینی پەروەردگارە لە باشتا لا تغلبوا على صلاة قبل طلوع الشمس وقبل غروبها فافعلوا. ئاگاتان لە نوێژی بەیانی بێ، ئاگاتان لە نوێژی عەسر بێ، ئەم دوانە هۆکارن بۆ بینینی لیقای پەروەردگار کە خۆشترین و لەزەتترین نیعمەتە بۆ عەبدەکانی خوا لە باشتا.
لە فیردەوسی ئەعلا. ئەنجا هەروەها نوێژی بەیانی هۆکارێکە بۆ پاراستنی تۆ لە گەرمای قیامەت، لە عەزابی قەبر، لە عەزابی ئاگر، وەکو لە پێش حەدیثەکەمان ئاماژە پێکرد: بەراءة من النار وبراءة من النفاق، لن يلج النار أحد صلى قبل طلوع الشمس وقبل غروبها. ئاگر بەر پێستی کەسێک ناکەوێ پێش خۆرکەوتن نوێژی بکا کە نوێژی بەیانی و پێش ئاوابوونی کە نوێژی عەسرە نوێژی بەیانی و عەسر بکە، بەڕاستی ئەم کەسە ئاگر نایسووتێنێ و جەهەنمی نابێ و ئەهلی جەهەنەم نییە. و هەروەها پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە حەدیثە ترا فەرمێت: ئەو کەسەی کەوا نوێژی بەیانی بە جەماعەتەکە وەک ئەوە تا بەیانی شەو نوێژی کرد بێت. من صلى الصبح في جماعة فكأنما صلى الليل كله. پێغەمبەری خوا فەرمێت ئەوەی نوێژی بەیانی کا بە جەماعەت وەکوە تا بەیانی شەو نوێژی کرد بێت. ئەو شەو نوێژەی کە منەویری قەلبە، ڕووناکەرەوەی دڵ و ڕۆح و گۆڕ و قیامەتە. ئەفەرمێ ئەگەر کەسە ئیشا بە جەماعەت بکە وەکوە تانی وە شەو، ئەگەر بەیانیشی کرد لەگەڵا وەکوە تاکو و بەیانی شەو نوێژی کرد بێت. ئەگەر هەر بەیانی بە جەماعەت بکە وەکوە تا بەیانی بەڕاستی شەو نوێژی کرد بێ و لە مناجاتا بێ و لە حوزوری پەروەردگارا بێ. و هەروەها نوێژی جەماعەت، نوێژی بەیانی بە جەماعەت و دانیشتن لە شوێنی خۆتە یان نەخەوتنەوە حتا گزنگ و خۆرکەوتن، ئەمە پێغەمبەری خوامە خێری حەج و عەمرەیەکی تەواو سونەتی هەیە. پێغەمبەری خوا ئەفەرمێ یعنی تۆ حەج و عومرەی سونەت لەبەردەستایە کە نوێژی بەیانیە بە جەماعەت و دانیشتن بۆ زیکری خوا. ئەم فەزڵە گەورە، ئەم خێرە گەورە بەچی شەیطان لەدەستمانێدا، ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. ئەمانە هەمووی مبەشیراتە، هەمووی مزگێنیە، هەمووی وەسائلی نەجاتە، کەشتی نەجاتە بۆمان پێغەمبەر پێی فەرمووین: من صلى الفجر في جماعة ثم قعد يذكر الله حتى تطلع الشمس ثم صلى ركعتين كانت له كأجر حجة وعمرة تامة. رسول أكرم فرمي هر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت بکا و دانیشە و نەقەوێتەوە زیکری خوا بکە، یادی پەروەردگار بکە، خێری حەج و عەمرەیەکی تەواوی بۆ ئەنووسێت. الله ئەکبەر. لەم مژدەی ڕەسوولی نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ. هەر کەسێ نوێژی بەیانی بکە خوا لە قیامەت و لە گۆڕا قەبری بۆ نورانی ئەکا و نوری پێ ئەبەخشێت. تاریکی قیامەت بە نوری نوێژی بەیانی ڕزگارێ بێت. تاریکی ناوگۆڕ، ترسناکی ناوگۆڕ بە نوری نوێژی بەیانی فێنکیەکەیتەوە و خۆت ڕزگارەکەیت و ڕۆشنەکەیتەوە. بشر المشائين في الظلم إلى المساجد بالنور التام يوم القيامة. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مژدەبە بەوانەی کەوا بە پیادەی ئەچن بە تاریکی شەو بۆ نوێژی ئیشا، بۆ نوێژی بەیانی لەو تاریکە شەوا، لەو ناڕەحەتیە بە گەرما بە سەرما مژدەیان پێ بدە، مژدە و مزگێنیان لێبێ کە خوا لە گۆڕە لە قیامەتە بەڕاستی نوریان پێبەخشێ، بەو نورە و بەو سیراجە قەبر ڕووناکەکاتەوە، ئەنیس و ڕەفیق و مەرکەبی ساڵحێتی. و هەروەها لە قیامەتشا بە هەمان شێوە کە ئینسان خواخوای ڕزگاربوونەتی لە تاریکی، خواخوای ڕزگاربوونەتی لە گەرما، خواخوای ئەوەیەتی کەوا چۆن نەجاتی بێ. نوێژی بەیانی وەسیلەی نەجاتە، نوێژی بەیانی مەرکەبی ساڵحتە، نوێژی بەیانی سیراج و چراتە. مەیفەوتێنن، ئاگاتانیان بێ دنیا یەک دوو ڕۆژێکە تەواو ئەبێ. مژدە بێ لەو کەسانەی لەسەر ئیمان ژیان، لەسەر ئیمان مردن، قەبر و گۆڕ و قیامەتیان ڕووناکردەوە بە ئیمان و بە دین و بە عیبادەتیان خۆشەویستان. هەروەها نوێژی بەیانی هۆکاری چوونە بەهەشتەوە و ئاماژەمان پێکرد: من صلى البردين دخل الجنة. ئەوەی کەوا دوو نوێژەکە کە نوێژی بەیانی و نوێژی عەسرە ئەهلی بەهەشتە و مزگێنی لێ بێ، ئەو بەهەشتەی کەوا خوا دایناوە بۆ متەقیان، بۆ لە خوا ترسان، بۆ دۆستانی خۆی خۆشەویستان. و هەروەها پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ لەبارەی گەورەی نوێژی بەیانیەوە ئەفەرمێت هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت بکە خوای تەبارەک و تەعالا دەرەجاتی بەرزەکاتەوە، خوا لە گوناهەکانی خۆشە بێت، خوای تەبارەک و تەعالا لە خۆیەوە نزیکاتەوە،
عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال إذا توضأ فأحسن الوضوء ثم خرج إلى المسجد لا يخرج إلا الصلاة لم يحط خطوة إلا رفعت له بها درجة وحط عنه بها خطيئة. پێغەمبەری خوا فەرمێت ئەو کەسەی کەوا لە ماڵ دەستنوێژێکی جوان و ڕێک و پێک ئەگرێت، ئەمە ئەوە گەیەنێت دەستنوێژ لە ماڵ سونەتە، دەستنوێژی ڕێک و پێک لە ماڵ بگرە، پاک و بختەیە، بە نەرم و نیانی و لە سەفۆ وەرە بۆ مزگەوت. پێغەمبەرە فەرمێ هیچ شتێک لە ماڵ دەینێک ئیلا نوێژ نەبێت لە مزگەوتە. پێغەمبەری خوا ئەو هەنگاوانە نەیناوە ئیلا بە یەک هەنگاو کە ناوێتی خوا دە گوناه یەکوژێنێتەوە، دە دەرەجە بەرزەکاتەوە، دە چاکەیشی بۆ نووسێت. ئەمە بەرەکاتی هاتن بۆ مزگەوتە، بەرەکاتی نوێژی بەیانیە. خۆشەویستان، جا ئەمە بەس فەرزەکە، ئەی سونەتەکە، بەس سونەتەکە ئینسان ئەو حەدیسە بخوێنێتەوە. لەبارەی سونەتی نوێژی بەیانیەوە ئیتر خێر و گەورەی نوێژی بەیانی و فەرزەکەی ئەوە بە هەزاران قاتە. پێغەمبەری خوا فەرمێت ركعة الفجر خير من الدنيا وما فيها. ئەفەرمێت دوور کات سونەتەکەی پێش نوێژی بەیانی کە پێغەمبەری خوا نە لە سەفەرە نە لە حەضەرە نە لە حاڵی ئیقامە نە لە حاڵی سەفەر و ڕێبواریان نەیفوتاندووە. دوور کات سونەتی پێش نوێژی بەیانی بەڕاستی باشترە و چاکترە لە دنیا وما فی دنیا، جگە لە فەرز هیچ شتێک قەرەبووی ناکاتەوە. یعنی بەس سونەتەکەی وە خێرەکەیەتی، تۆی مسلمانە دەسێدەی، تۆی ئیماندارە و خێرە دەسەدەی کە ئیتر هیچ شتێک قەرەبووی و خێر و بەرەکەتە ناکاتەوە. ئەمە سونەتەکەی بێ، ئەبێ فەرزەکەی کە ئاماژەمان پێکرد ئەو هەموو خێر و بەرەکەتەی تیابێ. خۆشەویستان، بەم قیسە کۆتایی بە وتارەکەی ئەنم دەگەرنەوە کابرایەکی ساڵە و خواناس ئەهلی تەقوا و عیرفان، لەوانەی کەوا هەمیشە و دائیم دڵیان ورایە و غافڵ نین. ئەفەرمێت جارێکیان چوون بۆ نوێژی بەیانی، کاتێک چوون بۆ نوێژی بەیانی تاریکە شەو بوو، لە ڕێگا کەوتمە ناو چاڵێکەوە، جلەکانم پیس بوو، ناڕەحەت بووم، گەڕامەوە ماڵەوە، جلم گۆڕی و دەست نوێژم گرتەوە. دیسان ڕۆشتمەوە لە ڕێگا، دیسان چاوم بەرپێی خۆم نەبینی، کەوتمەوە گیانم پیس بوو، ناڕەحەت بووم، بێتاقەت بووم، هاتمەوە دیسان خۆم شۆری، جلم گۆڕی، دەست نوێژم گرت، لێم داچووم بۆ مزگەوت. بانگی بەیانی هێشتا مایەتی، لە کاتی سحوورە، لەو کاتە ئەڕۆی. فەرمی ئەم جاری سێمە لەو کاتە کە من ڕۆشتم ڕۆشنایەکم بۆ پەیا بوو. ئەم ڕۆشنایە سوبحان الله بۆ هۆکات کە من بەرپێی خۆم ببینم و وردە وردە بچم بۆ مزگەوت تا بەردەمی مزگەوتەکە لەگەڵ ما بوو. دوایی لە بەردەمی مزگەوتەکە ڕۆشنایی نەما. زۆر عەجیبم لێ هات. ڕۆشتمەوە لە خەوە ئاگادار کرام، ئەزانن ئەو مەسەلە دوو جار تۆک ئاوا گیانت پیس بوو گەڕایتەوە، خۆت شۆری و هەر وازت نەناچووی بۆ مزگەوت، کێ بوو ئەوانەی بەسەر تۆ هێنا؟ و ئەو کەسە کە هات ڕۆشنایەکەی بۆ گرتی تا مزگەوت بدری خۆی نهاتە مزگەوت و تۆی بەجێڵا و تۆ چوویتە مزگەوت و نهاتە مزگەوت، ئەزانی کێ بوو؟ شەیطان وتی من بووم. تەمە شەیطان بوو لە خەوەکە، تێوە من بووم. یەکەم جار قاسم داوە بەرپێت بکەوی بەشکەم نەڕێی بۆ مزگەوت، نەڕێ بۆ مزگەوت خێر و بەرەکەتەوە دەست نەکەوێ، بەڵام تۆ مصیر بووی، مستەقیم بووی، ئەهلی دین بووی، هاتیتەوە خۆت شۆری، جلت گۆڕی، دەستنوێژ ڕۆشتی. بەم جارە کە ڕۆشتی خوا لە هەموو گوناهەکان خۆش بوو. جاری دووەم کە ئەوەم بەسەر هێنایتەوە، هەم دیسان تۆم خستەوە گیانت پیس بوو، هاتیتەوە خۆت شۆری، جلت گۆڕی، دەستنوێژ ڕۆشتی، خوا لە گوناهی هەموو ئالە و بەیت خۆش بوو. جاری سێم وتم بە حەقی قورئان ئەگەر بێت و ئەم جاری سێمەش پەنی پیا بدەم و گیانی پیس بێ و بڕات و خۆی بشۆرێ، خوا لە گوناهی هەموو دیکەشی خۆشە بێ، با خوا لایەن خۆش نەبێت، بڕا بۆم زۆر باشترە. ئەو خۆم ڕێنمونی تا مزگەوت تۆ مرد و خۆم ناتمە مزگەوت، چونکە هەلی مزگەوت نیم. شەیطان لە کەمینە بۆت، شەیطان بەرنامەی هەیە بۆت. إن الشيطان عدو لكم فاتخذوه عدوا. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا عاقبەتمان بەخێر بگێڕی، خوا گیانێت ئەپارێنەوە، حوسنی خاتیمان پێبەخشی، لە سوئی خاتیمە لامان دەی، یا ربی خوایە گیان عاقبەت خێرمان کەی،
لەسەر ئیمان و دینمان ژێنی لەسەر ئیمان و دینمان برێنی یا ربی خوای لە دەپاڕێنەوە لە باوک و دایکمان خۆش بە یا ربی خوای گیان لە دەپاڕێنەوە لە باوک و دایکمان خۆش بە یا ربی خوای لە دەپاڕێنەوە لە خۆمان و لە باوک و دایکمان خۆش بە ئیسلاحی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بکە یا ربی خوای گیان ئیمان و دینمان بەهێز و بەقووەت کە یا ربی خوای گیان قووە و نەشاطمان بیتێ کە بتوانین نوێژەکان بە جەماعەت بکەین بتوانین نوێژەکان لە مزگەوت تا بکەین بتوانین مناجاتی تۆ بکەین زیکری تۆ بکەین یادی تۆ بکەین پەروەردگارە بە دوورمان کەی لە مەعسیەت لە گوناه و لە تاوان لە یاخیبوون لەسەر پێشی فەرمانی خۆت و پێغەمبەری نازدار صلاة والسلام لەسەر بێ یا ربی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بێڕی هیدایەتی گەنجە جوانەکانمان بی ئیمانیان پارێزا بکەی حیا و حورمەتیان پارێزا بکەی لەم فەسادە ئێمەش ئەوانی پارێزا بکەی ئەو فەسادێکەوە شەپۆ لەدا فەسادی عەقیدەیی فەسادی ئەخلاقی فەسادی ئابووری خوای هەموو لایەکمان پارێزا بکەی خوای وڵاتمان پارێزا بکەی یا ربی خوای کاربەدەستی وڵاتمان بە ئیسلاحکە ئیمان و ئیسلامیان بەرێ ویژدانیان بەرێ ئیسلاحی عاڵیان کە ئەگەر قابیلن پەروەردگارە ئەگەر قابلن زاڵمن ستەمکارن بێدینن بەرامبەر بە دینمان دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتمانمانن شیاوی دانی خوایە تەفروتونیان کەی عالیەها سافیلەها خوایە لە کۆڵمانان کەیتەوە خۆیان و جێژاشیان ژێر و ژوور کەی پەروەردگارە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کەی وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کەی خوایە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە خوایە ئێمە گوناهبارین تاوانبارین ئیقرارەکەین لەسەر گوناهی خۆمان لەسەر تاوانی خۆمان تۆ خوایەکی بەڕەحمی ئێمە زەعیف و لاوازین ئێمە گوناهبارین خوایە محتاجی ڕەحمەتی تۆین خوایە بارانمان بۆ بارێنە خوایە کانی و کارەزەکانمان بۆ بتەقێنە خوایە ڕزق و ڕۆزی خۆت بەرژێنە بەسەر وڵاتمانە بەسەر وڵاتی موسڵمانانە بەرەکاتی ئەرز و ئاسمانمان لێ مەگرەوە پەروەردگارە دەرگای خێر و خۆشی بڕژێنە بەسەر وڵاتمانە خوایە زۆر محتاجی بارانین خوایە محتاجی ڕەحمەتی تۆین یا ربی خوایە گیان ئەڵێن ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله خوایە تۆ بۆ پەشیمانین لە هەموو گوناه و تاوانی خوایە لێت دەپاڕێینەوە خوایە لێت دەپاڕێینەوە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە یا ربی خوایە بە ئیمان و بمان ژێنە بمان بە زندومان کردەوە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات وەک بەرق بپەڕینەوە بە زەوی و بە کەساسی و داماوی و تەسکی و تاریکی و ناڕەحەتی ناو گۆڕمانە بێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا پەروەردگارە یا ربی خوایە پێغەمبەر بناسینەوە بمان ناسێتەوە دەرمان نەکا و بە ئومەتی خۆی ژمارمان بکە یا ربی خوایە لەسەر چیمەنەکانی باش لەگەڵ ئەو پێغەمبەرە نازدارە لەگەڵ هاوڵە بەڕێزەکانیە لەسەر حەوزی کەوسەر بانگمان بکە و دەرمان نەکا بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ یا ربی خوایە گیان ڕزگارمان بێت لە هەموو نائەهامەتی و ناڕەحەتێک یا ربی خوایە ئەم وەبای کۆڕۆنا ئەم هەموو نەخۆشیە ئەم هەموو قەیرانە ئەم هەموو ناڕەحەتێ ڕووی لە وڵاتی موسڵمانان کردووە خۆی لەسەرمانی هەڵگرە بە جاهی پێغەمبەری خوا لەبەر خاتری خادەدارانت لە پێغەمبەران و صالحان و پیاوچاکانت آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين